چاندنی گوڵ و گوڵزار لە سەربانی ماڵەکان لە شوێنی ماڵەکان ڕەوەند وەک ئەزانین من بەپێی توێژینەوەیە کە خوێن مۆداتەک ئەڵێ تەنها لە وڵاتی لە ئەمریکادا 40 ملیۆن کەس لە نێو باڵەخانەکاندا ئەژین کە ئەمەش لەوانەیە شوێنێکی کراوە بەردەستیان نەبێت بۆ ئەوەی کە بەکاری بهێنن بۆ گوڵ و گوڵزار و چاندنی نەمام و ئەو شتانەی کە خۆیان حەزیان لێ تاکو شوێنەکانیان پێسەوەست بکەن. کەواتە ئێمە زانیاری زیاتی لەسەر ناڵێن و بانگشتی میوانەکەمانەکەی تایبەتمانەیە. کاکێ من ئەحمەد ئەندازیاری کشت و کاڵی بێتە ستۆدیۆ. کاکێ من فەرموو کاکێ من ئەحمەد کە ئەندازیاری کشت و کاڵیە و زانیاری زیاترمان پێ ئەڵێت سەبارەت بە تەوەرەکەی ئەمڕۆمان کە بەکارهێنانی سەربانی ماڵە. کاکێ من بەخێر بێت. بەخێر بێت بۆ ستۆدیۆ ڕێژێکی نوێ. بەخێر بێت فەرموو. بەخێر بکاگەن. بەخێر بێت. پێشەوەی تۆ بێ لەگەڵ ڕەوەندا تۆزە گفتوگۆمان کرد بە پێی داتا کە من خوێنمەوە ئەڵێ تەنها لە ئەمریکادا 40 ملیۆن هاوڵاتی لە نێو باڵەخانەکاندا ژیان دەکەن کە ئەمە شۆکەوەیە کە بڵێن ئێمە شوێنێکی کراوە و یاخود حوشەیەکیان نیە لەوەی کە ئەو گوڵ و گوڵزارە و نەمامەی کە خۆیان ئەیانوێت تیا بچێنن. ئایا بزانین ئێستا ئەم بیرۆکەی لای هاوڵاتیان چۆنە؟ بەڵێ سەرتا دەستخۆشتان لێ کەم بابەتە بابەتێکی زۆر گرنگە و هیوادارم ئێمەش بتوانین ئیسفادەیەکی باش و هەن زانیاری تایبەت بە کۆمەڵە خەڵکێک بگەێنین کە ئەم بابەتیان بەلاوە مهمە. لە ڕاستیە ئێستا کشت و کاڵکردن زۆر فراوان بووە و بە شێوەیە گوای لێ هاتووە خەڵک ئێستا لە ماڵەکانی خۆشیانە ئەتوانن ئستغلالی ئەو شوێنانە بکەن کە خاکی بە پیتیتیانە بۆ کشت و کاڵکردن بۆ نمونە ئەتوانێت لەسەر سەربانی ماڵەکانیان بە شێوەیەکی گشتی بەرهەمەکان کشت و کاڵەکان بەرهەم بهێنن. لە مابەینی ئەمانەیە بەرهەمە کشت و کاڵەکان تەماتەیە بۆ نمونە سەوزەکانە یان خەیارەیە هەر شتێکی کەش ئەتوانی بەڵام بە میکانیزمێکی تایبەت و بێ میکانیزمێکی ڕێکپێکی و بەکاربێنی بۆ ئەوەی سەرکەوتوو بێت و نەجاحات بێنی ئیشەکە. باشە کاکێ من هەموو سەربانێک دەتوانی بەکاربێنیت. سەربانی من لەگەڵ دراوسەکەمە ڕەنگە لە ڕووی خانوەکەەوە لە ڕووی سەربانی خانوەکەەوە لە ڕووی دیوار و پایەوە هەموو شتێکەوە بەرزەکەشەوە پێویستم بە ئەندازیارێکی بڵین تەلارسازی یان ئەندازیارێکی کشت و کاڵی هەیە کە ڕێنمایم کات من چۆن ئەم سەربانە بەکاربێنم بۆ کارێکی کشت و کاڵی. بەڵێ لە ڕاستیە ئەم سەقفە کە دروست کراوە بە دڵنیاییەوە پایە و دیوارێکی باشی بۆ کراوە بە شێوەیەک نییە سەقفەکە بڕوخێ و ئەمێنێتەوە سەر ئستغلالکردنی سەقفەکە بۆ ئەو مادانە ینی زۆری بەکارهێنی یاکەم. ئەگەر بۆ نمونە تۆ ئەو خانۆی تۆ توانای هەیە خانوویەکی دووەمی لەسەر بکەیتەوە زۆری خانۆکان کێشەی نییە توانێت خانووی دووهەم و سێمی لەسەر بکاتەوە یەکەواتە ئەم تۆزە گڵ و ئەم تۆزە بەرهەمەکەی خیتە سەری مقارنە بە بینایەکی کە ئەوە نسبەتێکی کەمە بۆیە ئەتوانی ئامەتن زۆربەی بەکارێت و ئێستا سەقف جاران ئەوە بوو گڵ بوو دارەڕان ئەکرد و گڵیانە کردە سەری بەس ئێستا هەمووی کۆنکرێتەوە هەمووی پایە و دیوارە بۆیە تەسەوڕ ناکەم هیچ کێشەیە دروستکە و تا ئێستاش نەبووە ینی خەڵکانێکی زۆر لە وڵاتان و لە دەرەوەی لای خۆمان بەکارێنێ ئەو حاڵەتەم نەدیوە بەڕاستی کە بڵێ سەقفێک ڕووخابێت. کاکە من ئەگەرێن باس لە گوڵ بکەین یاخود ئەوانەی کە ئاماژەت پێکرد ئەگە بێنە سەر درەختی گەورە کە لەوانەیە ڕێگەکەی زۆر بڵاو بێتەوە ئەمەش ئەکرێت کە ئەمە لە سەربانی ماڵەکاندا بیچێنین. ڕووەکەکان بەڕاستی ناتوانین هەموو دار و درەختێک لە سەر سەربانەکان بەرهەمی بێنین ئەو ڕووەکانش ئامەتەن کە ڕێگەکانیان درێژ ئەبێت ئەمە درێژبوونی ئەم ڕێگە لە ئەسڵا خۆی ڕووەکەکە ڕێگەکەی درێژ کردووە بوو ئەوەی بۆ کۆمەڵێ بەرهەم کۆمەڵێ مادەی خۆراکی ئەناسەری گەورە و بچووک بگەڕێیان بۆ ئاو بگەڕێ بۆی ڕێگەکەی درێژ بۆ ڕۆشتووە. ئەگەر تۆ ئێستا زۆری ڕووەکە زینەکان بەکارێ بۆ نمونە ناتوانانی بڵێ دارێکی هەڵوژە لە سەربانەکەمدا ئەنێم و لەبەر ئەوەی ئەگەر تۆ بتانی بە سەمادی کیمیاویش هەر بۆی دابین بکەیت بەڕاستی تەسەوڕ ناکەم بەرهەمێکی زۆرت باتێ بۆیە عامەتەن ئەو شتانە بەکارێت کە ڕێگەکانیان زۆر ناڕوا بۆ نمونە بابەتی سەوزەواتەکان کە تەماتە و تەماتە و خەیار و سەوزەکانی کە هەمووی ئامەتەن بەکارە و زائیدەن گوڵی زینە و دار و درەختی زینەش توانی بەکاربێنێت. چی هەیە بۆ نمونە لە سەوزەکانە چی هەیە و لە میوەیە چی هەیە بتوانین کە ئێمە لە سەربانی ماڵەکە خۆمانە دایبنین و کشت و کاڵ بیچێنین یان کشت و کاڵ بکەین. نقطەیەک زۆر مهمە حەزەکەم ئاماژەی پێ بم ئێمە ئەم گڵەکە لەسەر سەربانەکە دانین کۆمەڵی ڕێنمایی هەیە بۆ نمونە
ئەگەر ئەتوانی بە تەختە بڕۆنە کۆمەڵە بڵۆکێکی وەکو ئینجانەیەک شتێکی گەوری بۆ دروستکەی گۆڵێکی گەوری بۆ دروست بکەیت خاڵێکی زۆر مهم ئەوەیە ئەبێ بەر سەقفەکە نەکەوێت تێگە ینی قوڕەکە دارەکە گڵەکە بەر سەقفەکە نەکەوێت بۆ ئەوەی کاتی بارانباری نەبێت بە قوڕ و تووشی حالەتی کەڕوو ببێت ئەبێت تۆ شوێنی ئاوی بۆ ئاوەڕۆی بۆ دروست بکەیت کاتێک کە ئاوی تێچیان ئاوی بێت ئەبێ ئەو نسبەتە ئاوە لە ناو گڵەکە نەمێنێتەوە بڕاتە دەرەوە ئیتر بە بۆری بۆی دروستەکە یا بە هەر شتێ ئامەتەن ئێستا من کۆمەڵە خەڵک هەیە لە سەربانەکانی خۆیان ئەو پرۆژەیە ئەکەن تەختەی دروست کردووە تەختەکە قاچی بۆ داناوە بۆی 10 سانتیمەترێ بەرزتر بێت و ئاوەڕۆشی بۆ دروست کردووە نایلۆنی تێکردووە تەختەکە و گڵەکەی تێکردو ئاوەڕۆی بۆ کردو ئاوەکەی دەرەچی هیچ کێشەی نییە ئەمە ئەگەر بمانەوێت کشت و کاڵ بکەین لە ناو خاکە لە ناو گڵا باشە بەڵام ڕێگەیەکی کەشمان هەیە کە لە ناو ئاوا بەرهەمەهێنرێت یعنی ئەم ڕێگەیە هەر بۆ نمونە کۆمەڵە میکانیزمی تایبەتی هەیە بەڕاستی دوور و درێژە بڵین بە شێوەیەکی ڕێکوپێک کۆمەڵە شتی بۆ دابی نەکرێ بە شێوەی لە وەکو بۆری ئاوەڕۆ ئێستا ئێمە خوێندکارێکمان هەبوو ئەو پرۆژەی کرد بە شێوەی بۆری ئاوەڕۆ بۆی تەرتیبات کرد بوو ئەتوانی ئاوا بوون منە بە حرفی ئێس بیتە خوارەوە مەساحەیەکی زیاتر بەکاربێنی و لەوا بەکارێنن و ئیسفادەیەکی باشیشی هەیە و هەمان بەرهەمی سەرکەوتووە بێت ئەو سەرکەوتوو ئەبێت بەڵام نسبەتی بەرهەم ئەگۆڕێ یعنی بۆ نمونە ئەگەر تۆ لەسەر سەربانەکەی خۆت بتەوێت خیار بەرهەمبێنی نسبەتێکی کەمترە بۆ بەرهەمیە وەک لەوەی کە لە خاکێکی کشت و کاڵی بە پیتابیکەی ئەوانە فەرقەکە و ئەو شێوە تازایی کە وتم لە ناو ئاوی شاکرێت ئەوەش بە هەمان شێوە ئەوەش نسبەتی ئینتاجی کەمترەوە لەوەی لە ناو گڵاترم بینیوە بۆ منە بۆری پلاستیکی ئاوەڕۆ بۆری گەورە لە ناوەڕاستە ئەکرێ بە دوو کردەوە و هەر لایەکی گڵی تێکرێت و بەکارە هێنرێتەوە بۆ من شلکم بینیوە لە ئەو بۆریانەیە بەرهەمیان هێناوە ئەو تا چەند سوودی لێ ئەبینرێت و تا چەند سەرکەوتووە بێ بەڵێ نسبەتی نەجاحی هەیە هیچ کێشەیەکی نییە ئەوە لە بری ئەوەی بۆ نمونە ئەو بۆریەکی بەکارهێناوەی کە بەڕێستان بینیوتانە ئەتوانێت بۆ نمونە بە خشت و بە بلۆک دروستی بکات بە شوێی بۆریەکە ئەتوانێت بە تەختە دروستی بکات ئەتوانێت ئینجانە بکڕێ کامەیانی بەلاوە باش بێت و کامەیان بۆ ئەو گونجاوتر بێت ئاسانتر دەسیکەوێت تەبعانە بێ مادەکان ئەمانە کە لە ماڵەوە ئەیکەین بەڕاستی خەڵک ئەبێ لە شتی ماڵەوە دروستیەکە لەو چێ بۆری ئاوەڕۆکەی هەبوو بێ و تیوای استغلالی بکەم بۆەوە و شلیکیش یەکێکە لە بەرهەمەکان کە زۆر ڕێکی نییە ئەو بڵێ ئەو گڵە کەمەیکەتەیەکی بەشی ئەوەکە و زائیدەن ئاعتیمادی ڕئیسی ئێستا لەسەر پەینە کیمیاویەکانە کە نایترۆجینە بۆ گەشەی سەوزە مادەی باشە و فسفۆرە بۆ گوڵ و بۆ ڕەگی باشە و مادەیەکی کەمانەیە پەڵێن پۆتاسیۆم زۆر خەڵک لەلای ئێمە وا تێگەشتووە کە پۆتاسیۆم خراپە مەمنوعە گوناحە حرامە بەکاربێت بەڕاستی کەواش نییە ئەبێ بەڵام بەکاری بێنی بە کاتی خۆی بە شێوەی خۆی بە نسبەت و لە کاتی خۆیان نسبەتێکی زۆر کالیسیۆم پۆتاسیۆم بەکاربێنە طبعا ڕسیجەی هەیە ینی لە ناوی ئەمێنێتەوە ئەمە خراپە بۆ مستەهلێک ئەو پەینە کیمیاوی سپی کە پێڵەن کوتی سپی جاران خەڵک گوێی نایە بۆ نمونە خەیاری هەبوو ئەچوو ئەمڕۆ ئەو پەینە کیمیاوی بوو بەکارێنە بەیانی خیارەکەی لێ کردەوە ئەیناردە بازار بۆ فرۆشتن خۆت ئاماژەت پێکرد خۆت ئاماژە پێکەستە لە هەرێمی کوردستانیش خەڵکی دەستیان بۆم پرۆژەیە کردووە کەشوهەوای کوردستان تا چەند گونجاوە بۆی کە تۆ لە سەربانی ماڵەکان و لە شوێنێکی بەرزە ئەم پرۆژەیە ئەنجام بدەیت بەڕاستی کەشوهەوای کوردستان ئەزانی یەک شت هەیە لە بابەتی کەشوهەوایە بۆ نمونە لە وڵاتانی کە ئەگەر سیر بکەیت جیاوازی پلەی گەرمی لە زستان و لە هاوین جیاوازێکی ئەوتۆی نییە ئێمە لە زستان ئەگاتە سالب چل لە هەنێ شوێن بوون لە پێنجوین ئەگاتە سالب چل و ممکنە کەمتریش و لە هاوینیش ئەگاتە 50 ئێمە پەنجاکەمان بۆ ئاشکرا ئەکەن ممکنە بەرزتریش بێ لە 50 لە وڵاتان لە زۆری وڵاتان جارێ پلەی گەرمی ئەگاتە چل خەڵک ئەکەوێ باشە یعنی فێری ئەوینە نەبوون ئێمە ئەم جیاوازی پلەی گەرمیە تۆزێ ناڕەحەتە وای کردووە بتوانین لە چەند کاتێکی دیاریکراوە ئەو بەرهەمانەمان هەبێت بۆ من ناتوانانی ئەو بەرهەمانەمان هەبێت لە زستانە
ئەگەر لە زستانمانەوە شتێکی وا بەکاربێنین ئەبێ ئێمە کەپرێکی بۆ بکەین بە نایلۆن بە ینی ئامەتەن نایلۆنی تایبەتی شەیە ئەمە هەموو نایلۆنێک نابێت ئەم نایلۆنی لە بازار هەیە ئەوە نییە نایلۆنی تایبەتە مایکرۆنی تایبەتی خۆی هەیە یوڤی تایبەتی خۆی هەیە کاتەوە بەرهەمەکان وەرزی بن زیاتر بەپێی ئەو وەرزە و ئەو کەش و هەوایە کە ئەی شێوازی ئاودانەکەی فەرقەکە لەوەی کە تۆ لە سەرزەوی بە یاخود لە شوێنێکی پەرست بێ بۆ خزمەتکردنی ئەو درەخت و ڕوەکانە بەڕاستی ئاودان لە هەموو شوێنێکە ینی چ لە خاک بێ یان لە هەر پرۆژەیەکی کەوێ مهندسێکی کشت و کاڵی یاخود کەسێکی شارەزا لە ڕاستیە ئەگەر دیاری بک بڵێ ئەوەندە ئاویێ ڕاست نییە ئەو کەسی کە لە شوێنەکەی ئەزانێ ئەو خاکەی کە هەیەی هەنێ خاکمان هەیە ئاو زۆرتر تایمێنێتەوە هەنێ خاکی کە هەیە ئاویتیان نامێنێتەوە لمی تایە ساندی تایە بۆ نمونە خاکی وا هەیە هەفتەی یەک جار ئاوی بە هەمووی تێر ئاوە بێ نسبەتی ڕەتوبەی تاوی خۆی ئەبێ خاکی وا هەیە هەموو ڕۆژێک ئاوی بدە هیچ کێشەی نییە بەیانی کە چووی سەیری کردوە زانی ئاو نەدراوەتەوە ئەمە بنسبەتی ئەم پرۆژە بچووکانە بۆ خاکە بێ بەی بۆ سەربانچی ئەودێری بۆ بکەین بنسبەتی پرۆژە بچووکەکانیش کە لە سەربان ئەیکەین ئەمانیش بە هەمان شێوە ئەو گڵەکە بەکاری ئەهێنین دەوری هەیە لە نسبەتی ئاودانەکەیە ئەبێ هەنێک گڵ هەیە ئاوی زۆر تیامێنێتەوە ممکنە هەموو ڕۆژێ ئاوی بێ هیوا هەیە دوو ڕۆژ جارێ ئاوی بێت لەوە چه هەنێک خاک هەیە بەکاری بێنین کە لمی تیاابێیان کۆمەڵە وردەبەرزی تیاابێ وەکو چەوشتی تیاابێ ئەمە پێویستی پێ دوجار ئاوی بێ یان بۆ نمونە لە گەرمای هاوینە پێویستە دوجار ئاوی بێ بەڵام لە بەهارا یەکجار ئاوی بێ بەپی ئەو کەسە ئەزانێت ئەو ڕوەکەی کە لەو شوێنەیە ئایا پێویستی بە ئاویا پێویستی بە ئاو نیە و ئامەتەن کە لە سەربان بیکەین یەک نقطە زۆر مهمە تەنکی سەربانەکەش هەر لە سەربانە پرۆژەکەشت هەر لە سەربانە کەواتە ئاوەکەت زۆر قووەتێکی نابێ بۆ ئاودانی ئەمانە ئەتوانین بە نظامی قەترە بیکەین یان سەر نظامی تایبەت هەیە بۆری تایبەتە خۆی کونکون کراوە یان هەیە کون نەکراوە خۆت کونی لەکەی نۆزڵی لێبەسی بە پێی پێویستی شوێنەکەت بوویدانەی و ئامەتەن ئێستا شتێک هەیە پێڵێن بوستەر ینی ئاوەکە کە ئاوەکەت بۆ کردەوە بۆ ئاودانینەکە ئاوەکە تۆزە بە سەریعتریەت و نسبەتی ئاوەکە بە قەترە باشتریا بە پرژە ئەزانی بە پرژەمە بەستت کە بدەی لە گەڵاکان بەڵێ خۆی ڕشاندن بۆ گەڵا بۆ ئاو باش نییە خاستەن ئەگەر گەرما بێت بۆیە ئەبینین زۆر بەی زۆری هاونیشتیمانیانمان لە بەردەرگاکەی خۆیان درەختێکی جوانیان هەیە هەر درەختێک بێت هیچ زی نەبێت یان درەختی بەردار بێت خانمی ئەو ماڵە بەیانیەتە دەرەوە بەردەرگاکە ئەشۆرێت تۆزە پاکیەکاتەوە سۆندەکەی بەدەستەوە ئاوێکی شەکا بەگەڵەکان ئەمە باش نییە لەبەر ئەوەی ئەمە بە هەناسەیە کە خۆڵپارین بوو بێ بۆی گەڵاکانی پاک ببنەوە ئەمە لەو کاتەیە باش نییە بۆ نمونە ئەبێ بزانیت ئەگەر شەو سارد نییە ئەبێ تۆ ئێواران ئەو حاڵەتە بکەیت بۆی نەسووتە لە کاتی گەرمای زۆرە ئەو گەڵانە سووتانەکە ئێمە چی پێڵین بۆی کەڕوو دروست نەگا تێگەی چکە کۆمەڵە جاری وا هەیە ئێمە نەخۆشێکمانەیە پێڵین لەفحە تووشی گەڵاکە بێ ئەوە کە سیرێکی ئەڵی سوتاوە ئەڵی ئاوم پیا کردووە سوتاوە بەس یعنی لە ئەسڵات و ئاوت بەکار هێناوە لە کاتێکە لەوە چە گەرم بوو بێ یەکسەر بووە بە حاڵاوە بوو بە حاڵەتێکی ناتەبیعی بۆ ڕوەکەکە تووشی کەڕووی کردووە ئەم کەڕووە گەورەتری مشکیلەیە لە هەموو دار و درەختەکانە وڵاتی ئێمەش مەوبووە یعنی نەخۆشیەکانمان هەمووی هەیە زۆربەی زۆری نەخۆشی لە ئاژەڵی و لە ڕووەکیەکانیش نەخۆشیەکانمان هەیە بۆیە ئەبێت ئێمە زۆرترین پارێزگاری بکەین بۆی تووشی ئەم حاڵەتانە نەبی بڵێ کاکی من ئەگەر باسی سەربانەکان بکەین سەربانەکان ئێستا هەموو ماڵێک سبلیتی هەیە فانی سبلیتەکانە سەربانە ئەمە کاریگەری نابێت لەسەر ئەو ڕۆکەی کە من لە سەربان ئەو سەوزەیە لە سەربان دامناوە بڵێ ئەزانی چۆنە بە بۆچوونی من ئەم فانی سپلیتە ئاساییە ئەجوڵێندرێت باشە بەس باڕووی پانکەکەی لە بەرهەمەکە نەبێت لەبەرەوەی ئەمە معدل زەختێکی بێ هەواکە بۆ هینەکە و زائیدەن و گەرمیەکیشی هەیە ممکنەیەکی لەو شتانی کە تووشەکە ئەوەیە زیاتر تینوی بکە وای بکە پێویستی بە ئاو بێ ئێستش تۆزە بێ ئاویە لە ئێمە زۆر ئاوماندن لە سەربان ئاومان نییە کاگە من بەپێی ئەوەی کە تە بەرپرسی تاقیگەی خوێندنی باڵای لە کۆلێژی
کشت و کاڵ ئەو توێژینەوە نوێیانە چونکە لەسەر کشت و کاڵ یاخود کە لەسەر ڕوەکرا و ئەنجام درراوە. بڵێ ئێمە لە کۆلێجی کشت و کاڵ خۆشبەختانە کۆمەڵە ئامێر و کۆمەڵە تاقیگەیەکی باشمان هەیە کە لەم کۆلێجی کشت و کاڵ لە زانکۆی سلێمانی ئێمە هەموو کاتێک توێژینەوەی تازەمان هەیە، یعنی بۆ نمونە ئێستا کە هاتم مامۆستایەکی بەڕێز تەلەفۆنی کردوتی وتی کە سپێکترۆفۆتۆمیتەرەکە ئەمانەوێت بەکاری بێنین و ئەوانە ئێمە بە شێوەیەکی گشتی مامۆستاکان یاخود کۆمەڵێ باحسی تازە ڕیسێرچەر ئەوانە بەردەوام توێژینەوەی تازیانەیە هەر یەکە و لە شتێک بۆ نمونە ماوەی پێش ئێستا مامۆستایەکی بەڕێزی لێبوو توێژەرێکی لێبوو توێژینەوەی لەسەر خاکە کرد کە ئایا بزانین خاکی ئەم ناوچەیە هی ناوچەیەکی کوردستان بوو ئایا نسبەتی پۆتاسیۆم و فسفۆر و نایترۆجین تیا چەندەیە یان کۆمەڵە مامۆستای بەڕێزی کەمان هەیە هەر یەکە لەسەر شتێک بۆ نمونە زەیتون ئەهێنن کە بۆ خۆیان لە تاقیگەی تایبەت تەجروبەیەکەم بزان ئەو زەیتونی کە لە لای ئێمە بەرهەمیە چەنە زەیتی تایە و بە شێوەیەکی گشتی تاقیکردنەوەکان لەسەر کشت و کاڵ بە بەرداخیکردنەوەکان چی بووە ئەو زەیتی کە باسە کرد چەند زەیتونی تیا بوو ئایا زەیتونێکی زۆر باشە بۆ کە بتوانانی زەیتی لێ بەرهەم بێنیت؟ بەڵێ لە ڕاستیان ناوچەیەک زۆر باشە لە ڕاستیان نەتیجەکە لای ڕیسێرچەرەکەیە لای باحسەکەیە بە حکمی ئەوەی من زۆرهی نەبووم لەگەڵی نازانم کە کامنەوەی هەڵبژاردووە ئەویش ممکنە 5-6 نەوەی هەڵبژات بێ لەو 5-6 نەوە هەر یەکیان باشترە لەویکە کاکە من پۆلن کراوە بوون منە ناوچەکانی هەرێمی کوردستان با بڵین سلێمانی بە نمونە وەرگرین شارباژێر بۆ چ بەرهەمێک باشە و شارە زۆر بۆ چ بەرهەمێک باشە؟ لە ڕاستیە جوتیاری ئێستا بەرنمەیەک دانانێن بۆ ئەو قسەی کە بەڕێز دەیکەی ئەوان چاویان لەوەیە چی بەرهەمێک بەرهەم بێنن تا زۆرترین پاریان دەست بکەوێت زۆرترین پارە تەبعاً زوو ساخبوونەوەکە ئەوە مهمە لە شارباژێر ئەگەر سەیری بکەین نسبەتێکی زۆر خانووی پلاستیکی تایە ئەم خانۆ پلاستیکانە هەر هەمووی خەیارە باشە یعنی مقارنەی ئەوەکە خەیارەکە بەرهەمی زۆرە و ئینتاجی زیاتری ئەیاتێ و شتێکی یعنی ئەها خۆشە ئیشەکەی بەلاوە خۆشە لە بازاریش زوو ساغە بێتەوە ساڵی وا هەیە کیلۆی 500 بۆ 1000 دینارەکە طبعا ئەم پارەیەکی باشە ئەگەر تەسەورەکەم یعنی 1 کیلۆ خەیار لە بیتێکی لە خانوویەکی پلاستیکی 1 کیلۆ خەیار ممکنە بە 150 بۆ 200 دینار 1 کیلۆ خەیار بۆت بەرهەم بهێنرێت ئەمە نسبەتێکی باشە یعنی ئەگەر جوتیارێک بیا بە 500 دینار کەواتە لە 1 کیلۆ بەڵام ئەو خەیارەیە کە بە سروشتی گەورە بێ یەک تامی ئەو خەیارەیەت یەک شتی کەمانەیە ئێمە ئەو خەیارەی کە لە خانووی پلاستیکی بەرهەمی هێنین خەیارێکی خراپ نییە زۆر لە خەیارە تورکیەکە باشترە لە تورکینا بۆ نمونە تۆ خەیارێکت هەیە لە بیتی پلاستیکیە و خەیارێکی تریشت هەیە بەبێ هیچ مادەیەکی کیمیایی خۆی گەورە سەکەت بۆ تاواکە ئەم خەیارە کە لە بیتەکە بەکارە بەرهەم هاتووە کەمە بەستم ئەوێ لە خەیارە تورکیەکە باشترە ینی لەو خەیارە لەوێەوە هاورداکرێت زۆر باشترە بەڵام خراپ نییە یعنی هیچ خراپیەکی تیانێ هیچ زەرێکی تیانێ بەڵام ئەم توانە پێێت تۆوی F1 دەستکاری کراوە لە دایک و باوکێکەوە هاتوون ئەم دایک و باوکە دەستکاری مواسەفاتەکانی کراوە یعنی ئەبێ خەیارەکەی بۆ نمونە حەجمێکی هەبێت ڕەنگی جوان بێت ئەها گوڵەکەی بە خەیارەکەەوە بمێنێت بە هەمان شێوە بۆ تەماتەش تقریبا هەموو بەقەدەریەکە هەمووی بەقەدەریەکە و تاموچێژی ممکنە لە شوێنێک بۆ شوێنێکی کە ئاگۆڕێ خەیاری شارباژەر لە بیتیش بکرێ هەر خۆشە خەیاری بۆ نمونە شوێنی کەمان هەیە کە لە ناو بیتێکی بەڕاستی ئەڵەی نایلۆنە ناخۆشە فەرقیشی هەیە لەگەڵ ئەو خیاری کە تۆ لە دەرەوە بەرهەمی ئەهێنیت نایلۆن نەیراوە بەسەریا و فەرقیشی هەیە لەگەڵ ئەو خیاری کە هیچ سەمادێکی کیمیایی بۆ بەکار نەهاتووە ئەمە باسمان لەوە کرد کە بەپێی ناوچەکان ئەو کشت و کاڵیانە ئەنجام دێن ئایا کە هاوڵاتێک یاخود جوتیارێک بڕیارەیە لەوەی کە شوێنێکی هەیە تایبەتی بکات بە بەرهەمێک یاخود بابەتێک ئایا تا چەند سوود لە ئەندازیارێکی کشت و کاڵی وەرەگرێت بەڕاستی ئێستا زۆربەی زۆری ئەو نووسینگە کشت و کاڵیانە یاخود ئەو کۆمپانیا کشت و کاڵانی کە هەیە کۆمەڵێک ئەندازیاری کشت و کاڵیان هەیە کە لە لای ئەوان ئیشەکەن ئەمەش دەرفەتێکی باشە بۆ ئەندازیارانی کشت و کاڵی کە سواز بۆخوا ئێستا هەمویان زۆربەی زۆریان
لەسەر ئیشی خۆیانن و ئیشەکەن و لە شوێنێک ڕاتبێکیان هەیە. ئەمانە لە ڕاستیە جوتیارەکە ئەگەر شتێک نەیزانێت پرس بە مهندسە کشت و کاڵێکەکە بە ئەندازیارەکە و ڕێنمایی تەواویاتێ و یان مهندسەکە ئەچێ سەردانیەکات و بەرنامەی تایبەتیاتیان بۆ نمونە حاڵەتێکی نەخۆشی هەیە سەیری بۆ کار پێی ئەڵێ و بەڵام لە هەنێ حاڵەتیشمان هەیە بەڕاستی جوتیارەکان بەگوێ ئەندازیاری کشت و کاڵی ناکەن. ئەڵێ من خۆم ئەڵێ با و باپیرانیشم خەریکی کشت و کاڵ بەسە ئەو لە من مهمتری ێزانێ بۆی ناچێتە ژێرباری ڕاوێژەکە لەوانەیە زیانەکانیشی بۆ بخاتە ڕوولەوەی کە ئەو بەرهەمەیەکە هێتیت لەو ناوچەیە نەبێت کە دوایە تووشی زیان نابێت بە تەئکید وایە بەڵام بەڕاستی شتێکی کە جێی داخە هەندێک لە کۆمپانیاکان کە ئەو ئەندازیارە کشت و کاڵیان داناوە بۆ شوێنە چاویان لەوە نییە کە ئیسیفادە بە فەلاحەکە بگەێنێ بە دەرەجەیەک بە دەرەجەیەک چاوی لەوەی زۆرترین مەوادی خۆی ساختاتەوە بۆ نمونە ئەگەر بڕۆین سەیری خانوویەکی پلاسیکی بکەین لە ناو خانوە پلاسیکەکان نەخۆشیەکی بچووکی هەیە بۆ نە شیرینە لێ یابێ مێشولەیەکی هەبێ ئەمە پێویستە بە یەک دەرمانی بەسیط هەیە ئەو دەرمانە بەکاری بێنی و چاکێکە پێویست ناکا من بێم یەک نسبەتی زۆر دەرمانە بۆ بەکاربێن و بڵم وەرە ئەم دەرمانە بەکاربهێنە و ئەمە لەگەڵ ئەوەیە تێکەڵکە و هەنێ جار دەرمان تێکەڵکردن باش نییە کارلیکی کیمیاویەکە شتەکە یعنی تەسیری هەردووکیان تێگەیە لەو چ شتێکی تازە دروست بێت کە لەو چێ زەرری بۆ سەحەتی خەڵەکە بێ یان لەوە چێ شتێک بێت کە ئیش نەکە بۆ یانی ئەبێ یەک دەرمان بەکار بێت لە ژێر کۆمەڵێ پرینسیپڵی عیلمیە کە بە شێوەیەکی ڕاست و دروست بەکار بێ بەس لە دەرمان کرد ئەو دەرمانێکم بۆ پاراستنی ڕوەکێک کە بۆ جوانەی دادناوە یاخود لەگەڵ ڕوەکێک کە بەرهەمت ئااتە هیچ جیاوازیەکی هەیە لە ڕاستیە ئەو دەرمانە کشت و کاڵانەی کە ئێستا هەن بۆ سەوزە بەکاری بێنی یا بۆ بەرهەمی خۆراکی بەکاری بێنی یاخود بۆ هەر دار و درەختێکی زیینە بەکاری بێنی هەر یەک دەرمانە بەڵام ئەگەر بۆ نمونە من دەرمانێکم هەیە مێشولە یان بۆ منە حەشەراتێک بەسەر دارێکی زیینەوە هەیە بەسەر درەختێکی زیینەوە هەیە من ئاساییە دەرمانێکی بۆ بەکاربێنم کە مودەی ئەمانەکەی کە فترەی تەحریمەکەی زۆر بێ کێشەی نەبێ بەڵام بۆ نمونە ئەگەر خەیارم هەبێ خەیار بۆ نمونە ئەمڕۆنە بەیانی ئەبێ جارێک خەیارەکەی لێ بکەمەوە بیخەمە بازار ناتوانم دەرمانێک بەکاربێنم کە مودەی تەحریمی 10 ڕۆژ بێت لەبەرەوەی ئەگەر بەکاری بێنم 10 ڕۆژ بێ ئەبێت 10 ڕۆژ ئەو خیارە نەخورێت نەفرۆشێ بۆیە بەرهەمە خۆراکیەکان ئەوەی لێ جاکراوەتەوە هەر دەرمانێکیش بەڕاستی بە شەرتێک کوالیتی کۆنتترۆل بێ ئەگەر مودەی ئەمانی 1 ڕۆژ بێ سعری گرانترە لە دەرمانێکی کە کە مودەی ئەمانی 10 ڕۆژ بێ ئەوە یعنی شتێکە کە خەڵک چاوی لێتی بوو تو درەختی زیینەتەیە درەختی زیینە قەیچەکە دەرمانە هەرزانەکەی لێبە بافوت فتری ئەمانی بەرز بێ کێشەمان لێ نابێت سپاس بۆ بەڕێزت کە کێمن ئەحمەد ئەندازیاری کشت و کاڵی و بەپرسی تاقیگەی خوێندنی باڵا سپاس بۆ ئامادەبوونت هیوادارین کە جوتیارەکان کاگە جویان لەمەی بەڕێ لە ئەم بەرنامەیە ببێت وە وتەکانت قسەکانت سوودێکی بە جوتیارەکان لە ئەزمموی ئەندازیارە کشت و کاڵەکانی بەڕێزانش گیان بێت کە حەزەکەن سەربانی ماڵەکەیان کە بەکاربێنن بۆ کاری هیوادارین طبعا یەکێ لەو وڵاتە عەربیانی کە زۆر احتیمام بەم پەروەردەکردنی ڕۆگ لەسەر سەربانی ماڵەکانیان ئەدەن فەلەستینە باشە یعنی نسبەتێکی زۆر ینی بەرهەمە هەموو بەرهەمەکانیان لە ماڵەوە هەیە هیچ پێویستیان پێنێ لە شوێنی لوبنانیش کاک هێمن بفعلن لوبنانی لە سەردەمی کۆرۆناوە زیاتر دەستی بۆ کارە کرد و لەبەرەوەی چوونە دەرەوەیان نەبوو و کاتەکانیان زۆر بۆشایی دروست کرده بوو نەیانەزانی چی بکەنە ماڵەوە لە کاتی کەرەنتینە و لە کاتی سەردەمی کۆرۆنا سەربانەکانیان بەکارێنە بۆ کاری کشت و کاڵ طبعا ئێستا ئەمە هەر قسەکان تۆزێ درێژە کێشە زیاتر ئێمە لێرە لە سلێمانیش لە ساڵانێکی زوو من بیرمێ کە 2011 من خوێنکار بوو مێشتا دکتۆرە جوانمان هەبوو بەڕاستی ڕۆژێک بۆی باس کردین وتی ئێمە دراوسەیەکمان هەیە لە ماڵەوە لە ئینجانە سەوزە ینی ها کەرەوز ئەمانەی کردووە یعنی فکرەکە لای ئێمەش هەیە بەڵام ئێمە جارێ زۆر نازانم سپاس بۆ تۆ سپاس بۆ بەشداریت